درێژەکێشانی قەیرانی دارایی بوونی ناکۆچی و کێشە و ململانیەکانی حیزب و لایەنە سیاسیەکان یەکێتی نیشتیمانی کوردستانی ناچار کرد بیل لە ڕێگاچارەیەکی بنەڕەتی بکاتەوە وەک ئەو نەخشە ڕێگایی دایڕێژتووە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و گەڕانەوەی ئارامی و کۆتایی هێنان بەو بارودۆخە چەقبەستووەی ئێستای هەرێمی کوردستان کە کاریگەری کردوتە سەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان بەگشتی. دیارە یەکێک لە هۆکارە ڕاستەقینەکانی قەیرانی سیاسی لە کوردستان لایەنە ئابوووریەکەیەتی کە کۆمەڵانی خەڵکی کوردستانی هەراسان کردووە، نەک هەر خێزانەکان بەڵکو یەکەیەکەی تاکانی کۆمەلگای تەنگە تاو کردووە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو نەخشە ڕێگا تازەیە کە لەلایەن مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ئەنجومەی ناوەندەوە پەسەند کراوە و بڵاو کراوەتەوە، بەشێکی زۆری تەرخان کراوە بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان. یەکێک لە خاڵەکانی نەخشە ڕێگاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچی زووە چارەسەرکردنی قەیرانی داراییە بە پێداچوونەوە بە سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران و هەموارکردنەوەی یاسای خانەنشینی و کاراکردنەوەی دەستەی چاودێری دارایی و کردنەوەی ژمارەیەکی بانکی بۆ فەرمانبەران بۆ دڵنیاییدان لە نەفەوتانی موچە پاشەکەوت کراوەکانیان. بێگومان تاسیری کردێ لەسەر معیشەتی گوزەرانی ئەو خەڵکەیە حتا بوویتە سەبەبی ئەوەی کە چەندین عائیلە چەندین ماڵ بەڕاستی تێک بچن و کێشان لە بینی پێیا بێت بە ئومێدەی کە ئینشاءڵڵا ئەو نەخشە ڕێگایە چاکتر بکرێت و هەموو کەسێک ئیسفادی لێ بکە ئینشاءڵڵا. بە دەرەجەیەک ئەوەی کە زەرمەندە لە قەیرانی دارایی چینی گەنجانە بەڕاستی تایبەت ئەوانەی کە تا ئێستا ژیانی هاوسەریان دروست نەکردەوە کە ئەمەش کێشە و معاناتێکی زۆری بۆ تەواوی گەنجان دروست کردووە. ئەمەش وای کردووە کە لە سەرەتای سەرهەڵدانی قەیرانی داراییەوە ئەگەر بەراورد بکەین پرۆسەی هاوسەرگیری زۆر کەمی کردووە. هەر هەنگاوێک بە ئاراستەی چارەسەرکردنی ئەو بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان کە خۆی لە قەیرانی دارایی و سیاسی و یاسایی دەبینێتەوە، هاوڵاتیان چاوی ئومێد و هیوایان لەسەر ئەو نەخشە ڕێگایی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵچنیوە. داواکارن حیزب و لایەنە سیاسیەکان پێشوازی لەو هەوڵە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن بۆ تێپەڕاندنی ئەو بارودۆخە ناهەموارەی هەرێمی کوردستان پیایدا تێپەڕ دەبێت. ئەگەر سیستەمی بایۆمەتری قوبات تاڵەبانی یەکێک بێ لە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چاکسازی، لە ئێستاشدا نەخشە ڕێگاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوێکی گرینگە بۆ لایەنی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان. ئوسمان کورسات نیوز سۆران.